لە بەغدا بە دوای وەڵامی یەک پرسیاردا دەگەڕێن. وەڵامەکەی ئاڵۆزترینە لە هەموو عێراق، لە سووچ و کوڵانەکانی شەقامی ڕەشید تاوەکو جەنجاڵیەکانی نێو شەقامی متەنەبیدا هەرگەڕام. سیاسیە باڵەکانی عێراقم بینی هەوڵمدا بگەم بەو ژوورەی وەڵامەکەی تێدایە لە پشت دەرگا داخراوەکانە. لەم وڵاتە مەیدانەکە بۆ کەس واڵان نییە بە تەنیا یاری بکات. من لە بەغدام هاتوو بۆی بزانم کێ دەبێتە سەرۆک وەزیران. لە بەغدام ئەو شارەی زۆزۆ دەستهەڵات و حکومڕانی تێدا دەگۆڕن و دەگۆڕدرێت. لێرەم تاوەکو بە دوای وەڵامی یەک پرسیاردا بگەڕێن، ئەرێ کێ ببێتە سەرۆک وەزیر یان کێ دەبێتە سەرۆک وەزیری داهاتووی عێراق. لە شەقامی متەنەبیم شوێنی خەڵکی وشیارە لە عێراق، شوێنی گفتوگوی ئەو خەڵکەیە کە هێزە سیاسیەکان ناتوانن بە ئاسانی بەلارڕێیاندا ببەن. مەجلیسەکان گەرم بوون، باسی عێراقیان دەکرد کە چی لێ دێت و حکومەتێکی چۆنیان مەبەستە. دەبێت سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق چ تایبەتمەندیەکی هەبێت؟ ئادەمی زادێکی باش، کەسێکی باش؟ لەخوا بترسێت، لەخوا بترسێت. مەدەنی بێت، ئەلمانی بێت، بنەما مرۆیەکان جەبەجێ بکات و بەشداری لە بنیادنانی دەوڵەتدا بکات. کەسێک دەهێنن لە دەرەوەی هەموو ئەو ناوانەی ئێستا لە ئارادان. چۆن دەتوانێت بەرگەی ئەم کوتلە چەکدارانە بگرێت؟ لە کاتێکدا خۆی نەکوتلەی هەیە و نەهێز. دەبێتە لاوااسترین ئەڵقا بەکاری دەهێنن وەکو ڕووپۆشێک بۆ دزیەکان. تەنیا دەبێتە ڕێخەرێک بۆ دزی و تاڵانی. تەنیا دەبێتە ڕێخەرێک. ئەگەر بە قوڵایی سەیری هەڵبژاردن بکەیت، ئەوە دۆخەکە دزیە لە نێو عێراقدا و بریتیە لە مافیاکان. سربەخۆی عێراق چێ؟ پەرلەمانتاران و دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن چ سەروەرێکیان بەدەستهێنەوە؟ مالێکی چی پێشکەش کردووە؟ سوودانی چی پێشکەش کردووە؟ کێشەکە ئەوەیە تاوەکو ئێستا جێگرەوە نییە، جێگرەوەیەکی پێگەیشت و دەرنەکەوتووە. لێ ناگەڕن جێگرەوە دروست بێت. هەموو سیستەمی شمولی دیکتاتۆری ڕێگە بە دەرکەوتنی جێگرەوە نادات. دەتگەیەنێت بە دۆخی نەبوونی چارەسەر. سەدام حوسێن وەکو دیکتاتۆرێک ئێمە عێراقیش گوتمان جێگرەوەی سەدام نییە. لایەندا و داگیرکاری لێکەوتەوە. بۆیە ئێستا جێگرەوە دەبێت من و تۆ بین. گەل جێگرەوەکەیە. من و ئێوە و هەموو عێراقیەکان مەراق دەکەین بزانین
کێ لەسەر ئەو کورسیەی زۆرترین مشت و مڕی لەسرە دادەنیشێت. هیچ شوێنێکی دنیا بۆ هەڵبژارتن وەکو عێراق نییە. هەڵبژارتن لێرە دەکرێت، هێز هەیە دەبێتە یەکەم لە عێراق، بەڵام مەرج نییە ببێتە حاکم و حکومەت پێک بهێنێت. وڵات جاری وایە ڕەنگە لە عەرزیش بدەن. دوای هەڵبژارتنەکان گفتوگوەکان و ململانێ لە ناو لایەنی شیعی بوو ئەوەی کێ دەبێتە سەرۆک وەزیرانی عێراق زۆر توندە. شیعاکی سیاسی ئاگدار بە منی گوت والله گەیشتوتە ئەوەی لانە شیعەکان قوڵی یەکتریش با دەدەن. حتا وەکو ئێستا سەرۆک وەزیرانەکانی عێراقی شیعە کەس بەبێ مور و ئیمزا و ئوکەی مالیکی ئەو پۆستەی بەدەست نەهێناوە. ئێستا مالیکی خۆی بۆ ئەو پۆستە کاندیدە، بەڵام پێ ناچێت ئەم جارە لەبەر ململانیەکان کە توندن بۆ مالیکیش ئاسان بێتن. من لە بەغدام هاتوو بۆ ئەوی بزانم کێ دەبێتە سەرۆک وەزیران، بەس هێشتا ماویەتی دەربکەوێت کێ 4 ساڵی دیکە ئەم عێراقی بەڕێوە دەبات. لە وڵاتە حکومەت لە ئەنجامی هەڵبژاردن لە دایک نابێت، دروستی دەکەن. ئەزمموی ڕابردوو پێمان دەڵێت حکومەتەکانی پێشتر بە ڕۆژ دروست ناکرێن. شەوە لە بەغدا کاتی گفتوگوەکان دەست پێ دەکەن. ئێرە ناوچەی سەوزە، سیاسیەکانی شیعەت زۆربەیان لەم ناوچەی بەغدان. دەرگای گفتوگو هەمویان هێشتا نەکراونەتەوە، کاتەکە سەخت دیارە. سەرۆک وەزیران تەنیا پۆستێکی حکومی نییە، بەڵکو حاکمی ڕاستەقینەی عێراقە. لە نێو ماڵی شیعەدا پرۆژەکە ڕوونە، بەهێزکردنەوەی هەژمونی شیعە لە نێو دامەزراوە دەستوریەکانی عێراق، توندکردنی گرەی نێوان شیعەی عێراق و کۆماری ئیسلامی ئێران. هەر کەسێ ئەو دەسەڵاتە بگرێتە دەست دەبێ پاسەوانی ئەم پلانانە بێت. نوری مالیکی ئەو پیاوەی دەستێکی باڵای هەیە لە دروستکردنی بڕیاری عێراق، کاندیدێکی قورس و بەهێزە بۆ گەڕانەوە و بووم بە سەرۆک وەزیران. هەرزوو هاتە هەولێر لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەیەکی کرد کە حسابی زۆر لەسەر ئەو کۆبوونەوەیە هەیە. ئەگەر ئەم سەردانە بۆ ڕازیکردنی کوردیش نەبێت، لانی کەم بۆ ئەوە بوو کە دژی نەوەستن تاوەکو بتوانێت لە نێو ماڵی شیعەدا یاریەکی باشتر و بەهێزتر بکات. عەباس موسەوی کەسێکی هەرە نزیکی مالیکیە هاوسەفەری بووە بۆ کۆبوونەوەی لەگەڵ بارزانی لە بارەگای حزبی داعوا لە بەغدا. لێ دەپرسم بۆچی مالیکی دەیەوێت بگەڕێتەوە؟ کێ ڕکابەری ئەوە؟ شیعە پشتگیری مالیکی دەکەن؟ بەڕێز مالیکی پێش ئەوەی لەلایەن شورای حیزبی دەعواوە کاندید بکرێ بەڕاشکاوانە قسەی کرد و گوتی ئەگەر چوارچێوەی هاو ئاهەنگی ڕێک بکەوێ من لە ئەرکەکە ڕاناکەم. ئێمە پێمان وایە قۆناغی داهاتوو پێویستی بە کەسایەتیەکی وەکو مالیکی هەیە کە خاوەنی دید و حیکمەت بێت. دوای ئەم قسەی مالیکی لە چارچێوەی هاو ئاهەنگی و حەزبەکانی دیکە بە دیاریکراوی لە چارچێوەی شیعەکان چیتان بەدی کرد؟ بە شێوەیەکی گشتی زۆرینە لەگەڵ کاندیدکردنەوەین و پشتگیری دەکەن. سەرۆک وەزیران ڕێزلێنان نییە، بەڵکو لە کاری سیاسی کاتێک خاوەنی کوتلەیەکی سیاسی و حیزبێکی سیاسی دێرین بیت وەکو حیزبی دەعوا کە تەمەنی زیاتر لە 70 ساڵە. بە دڵنیاییەوە ناتوانین کەسێک بێت کە تەمەنی لە کاری سیاسیدا 10 ساڵ بێت و پێم بڵێت لاچۆ لێگەڕێ با من پرسەکە بەڕێوە بەرم. ئایا گوشەرەکان بۆ کشانەوەی مالیکی دەستیان پێ کردووە؟ نەخێر، هەرگیز. مالیکی یەکێکە لەو کەسایەتیە شاخیانەی کە ملکەتی گوشار نابێ. زانیاری پشتڕاستکراومان هەیە ئیران لەگەڵ ئەوەیە هێلی یەکەمی نێو شیعە ئەم جارە پۆستی سەرۆک وەزیران وەربگرن. لە موسەوی دەپرسم کێ دەستی هەیە لە دروستکردنی سەرکردەکانی عێراق بۆ حکمڕانی؟
لەو باوەڕەداین ئیدارەی ئەمریکا و ئێران ڕێز لە هەر بڕیارێک دەگرن کە لە چوارچەوەی هاو ئاهەنگیەوە دەربچێت بۆ هەڵبژاردننی کەسایەتێکی میانڕە و هاوسەنگ بتوانێت هاوسەنگی لە پەیوەندەکانی ئەمریکا و ئێران ڕابگرێت. ئەو کەسە کیە؟ دەبینین چاوەڕێ دەکەین و دەبینین تاکو دووکەڵی سپی دەردەچێ. ئاسانە؟ ئایا ئەم دووکەڵە سپیە بازین دەردەچێت؟ من پێم وایە لە چوارچێوەی هاو ئاهەنگیەوە دەردەچێت نەک لە کۆبوونەوەیەکی نزیکتا بەڵکو لەو کۆبوونەوەیەدا کە دەبێت بۆ ئەم بابەتە بکرێت دووکەڵی سپی دەبینین بۆیە پێم وایە ئێستا تەرکیزی چوارچێوەی هاو ئاهەنگی لەسەر گفتوگۆکردنی کاندیدەکانی هێڵی یەکەمە. تاوەکو ئێستا ژمارەی کاندەکانی هێلی یەکەم چەندە؟ بەپێی هاتوونەتە مەیدان؟ بەپێی زانیاریەکانی من دوو کەسن. دوو کەس مالکی و مالکی و سوودانی. ئامانجی سەرەکیمانەوەیە کە قەیرانەکانی داهاتوو تێپەڕێنین. دوو قەیرانی گەورە چاوەڕێ عێراق دەکەن. قەیرانی دارایی، قەیرانی ناوچەکە کە هێشتا سەقامگیر نەبووە. چونکە ملبلانەیە شەڕ کۆتایی نەهاتووە لە نێوان ئێران و ئەمریکا و یەکلایی نەبووەتەوە. کێ پاشا لە عێراق دروست دەکات؟ نەجەف هۆکارێکی سەرەکی و گرنگ و کاریگەرە تەنانەت ئەگەر دەزوەردانیش نەکە. ئەوە یەک سەرکردەکان وەکو بەڕێزان مەسعود بارزانی و بەڕێز مالیکی. ئەوەی مالکی مەبەستی بوو لە سەردانەکەی بولای بارزانی بەدەستی بهێنێت هیچی لێ بەڵاو نەبووتەوە. بە پرسیارێکی ناڕاستە و خول لە عەباس موسەوی ڕوون دەبێتەوە ئەنجامی سەردانەکە زۆر بە دڵی مالکی بووە. ئایا مالکی دوای دیداری لەگەڵ بارزانی ئاسوودە بوو؟ ئایا ئەوەی پێگوتن هەستان کرد ئاسوودەیە؟ بەڕاشکاوی من زیاتر لە 40 ساڵە لەگەڵ مالیکیم و ڕوخسار و کاردانەوەکانی دەناسم. پێم بڵێ ئاسوودە بوو. هەستم نەکرد هیچ جیاوازیەک لە بۆچوونەکاندا هەبێ. پێکەوە بە فڕۆکە گەڕاینەوە. گەشتەکە و دیدارەکانیش هەمویان ئەرێنی بوون. بابەتەکان ئەرێنی بوون. من ڕوخسار و قسە و کاردانەوەکان دەخوێنمەوە با دیدارێکی مێژووی دادەنرێ. ئەوها دەم بە پێکردنین. پێویستە سوود لە پەیوەندیەکانی هەموو پێک هاتەکانی گەلی عێراق وەربگرین. هاوپەیمانی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان کاتێک پەیوەندێکی باشی لەگەڵ ئیدارەی ئەمریکا هەیە دەبێت ئەو پەیوەندیە بۆ باشترکردنی دۆخی عێراق و ئابوووریەکەی بقۆزینەوە. مالکی لە نێوماڵی شیعەت تاوەکو ئێستا توانیویەتی 6 پشتگیری لە ئەنەکانی نێو پێکهاتەی شیعە بەدەست بهێنێت، بەڵام 40 کەماوە ژمارەیەکی قورسە. بۆی تەواوی ڕێگاکە ببرێت ڕوبەڕووی دوو ڕکابەری سیاسی سەرسەخت دەبێتەوە. بە ئاسانی بەڵێ بووگەیشتنی مالکی بوو سەر کورسی دەسەڵات ناکەن. ئەو دوولایەنە عەسایبی ئەهلی حەق بە سەرۆکاتی قەیس خەزعەلی، ڕەوتی حکمەیە بە سەرۆکاتی عەمار حەکیم. لە بەغدا ئەوەی ڕوونە ڕازیکردنی ئەو دوولانە نرخەکەی زۆر گرانە. لە بەغدا دەگوترێت ئەوەی لە هەڵبژاردنەکانی عێراقدا بردیەوە گروپە چەکدارەکانن ئەوان بەهێز هاتنە نێو پەرلەمان. ئێستا هەناوی پەرلەمان لە دەست شیعەدا دەبێت. حکومەت لە دەست شیعەدا دەبێت، دادگای فیدرالی لە دەست شیعەدایە، واتە دەوڵەت لە دەست شیعەدایە. محەممەد شیع سوودانی تەنیا کاندیدە لە هێلی یەکەم لە نێوماڵی شیعە، ڕکابەری مالکی دەکات. ڕێگای بەردەم دووبارە بوونەوەی بە سەرۆکوەزیرانی عێراق زۆر سەختە. گفتوگوی زۆرم لەگەڵ لانە سیاسیەکان و کەسایەتی سیاسی عێراق کرد. ئەرێز سوودانی چانسی هەیە کەس قسەی خێری لەسەر نەکرد، بەڵام هێشتا هەر بە کاندیدێکی بەهێز ماوەتەوە. بۆچی قبول ناکەن جارێکی دیکە سوودانی ببێتەوە بە سەرۆکوەزیران؟ بە دڵنیایی ئەو یەکێک دەبێت لە کاندیدەکان، بەڵام ئەگەر پرسیارم لێ بکەیت لەبارەی ئەزمموی سوودانی ئەوە ئەزممونێک بوو کە بۆ زۆرینەی خەڵکی عێراق دڵنیاکەرەوە نەبوو. ئێستا قەیرانێکی گەورەی داراییمان هەیە. جگە لە قەرزە کەڵەکە بووەکان، قەرزی نێوخۆی 110 تریلیۆن دیناری تێپەڕاند و قەرزی بەڵێندەرەکانیش زیاتر لە 90 تریلیۆن دینارە.
ئەم سیاسەتە داراییە ناڕوونە کە هاوڵاتی دڵنیا نەکردوێتەوە بە دڵنیایی هۆکارێکی نیگەرانیە بۆ لایەنە سیاسیەکان. ئایا ئەو ڕکابەرێکی سەرسەختی مالکیە؟ من پێم وایە ئێمە هێشتا نەچوینەتە نێو قۆناغی ڕکابەریەوە. چوارچێوەی هاو ئاهەنگی دەزانێت مالیکی شێ و ڕۆڵ و کاریگەریەکانیشی چین. تاوەکو ئێستا بۆ گفتوگۆکردن لەسەر پۆستی سەرۆکوەزیران جگە لە مالکی بە پێی زانیاریەکان سەرکردەکانی دیکەی چوارچێوەی هاو ئاهەنگی دوور لە چاوی ڕاگەیاندن و بگرە بەبێ ئاگاداری مالکی سەردانی سەرۆک بارزانیان کردووە کە یەکێکیان ناوی وەک کاندیدێکی بەهێز دێت حەمید شەتری بەرپرسی دەستگای هەواڵگری عێراقە. هەروەها فالح فەیاس بەرپرسی حەشدی شەعبی کە بەشێکە لە هاوپەیمانی ئاوادانکردنەوە و گەشە پێدان کە سوودانی سەرۆکاتی دەکات. ئەوان بەجیا ئەم سەردانە نهێنیانەیان ئەنجام داوە. مەیدانەکە بۆ ماڵکی بەجێ نەهێڵدراوە. دەبێ بچینە پیرمام جێگەی دروستکردنی بڕیاری هەرێمی کوردستان بارزانی لەوەیە. کەسێکی نزیکی بارزانی دەبینین. 12 ساڵ لە بەغدا لە نێو سیاسەتی عێراقدا کوڵاوە. پرسیاری زۆرمان بۆی هەیە لەسەر ئەو سەردانانەی بولای سەرۆک بارزانی دەکرێن. باسی چی دەکەن؟ ئەم جارە کورد بوو کێ ئیمزا دەکات؟ کێ دەستی هەیە لە دروستکردنی ئەو کەسەی حکومی عێراق دەکات؟ ئەمیر پیرمامین پشتی هەڵبژاردنێت پەرلەمانە عێراقێ یاری هەمی ئەو بووکو هەڵبژاردن بێ نەکردنێ هەڵبژاردن هات نەکردنێ گوتی ئەی پشتی هەڵبژاردنەوە دێ چێ دەکردنێ بۆ حکومەتە عێراقی ها جەلوانێت شیعی کو دێ حکومەتی پێکینن یەکەم بناغێ بەردێڤێ پێکینانە حکومەتی پیرمام دەینا ئەمیل ماڵا خاڵ شیار زێوارینە خاڵ ئەمبەری تا گەهیشتە vêrê بري ما قصت تو بعجلة دائما بس شیعە و مالکی بەری مەژ گەهیشتە پیرمامێ محمد البرات مرحبا خيرات باشي. سلامات من زانی کوبرا و مکتب سیاسی بالي غابي عليه والله و بحثا پێکینانە حکومەتە عێراقی کرد و ئەفهەم و سەردانە تێنەنکوە و شیعە هاتە vêrê و دەریکەوە vekiriyan وکە بتركيمة وكيلية دائما تركيمة وكيلي بي تركي جناب سروكي وكيلي بي بو همه عراقية هر وقتك وقت طنقاوية وقت راحتياش پنابینه بو ملت خوب و خلق عراقی و اف هاتنه دی بردوام ده چونکه نوکه دست پیکرش نه یه لانه شیعی عراقی دیگرم ترش بید دیگرم بید اوه دست پیکر ویزستانه دیزستان ساختر بیتان دیگرم نه جستان دائما یا سارا بو سیاسیته از سیاسی هند یا گرم بید یا گرم اکید پارتید بشن امردین ام دائما مردین کی گوته دام ترزیلی جابو بگینانا حکمت عراقی جهنده مردن ویجاره والله دي مربين بس دوف مصلحتها ملت خوب دوف مافت ملت خوب دستوری سیاسی نتوایی ديمقراسی ولا بيتعم شكك بدين هر كسا يا بطال يا اوكي بلاش نينا بلاش نيا نخير دي بحق حساب بيت شوران بيده هندك هبليره بينين عم هبليره بري عم سري تشيون سري تشيون بله عليه والله بري نكاج حكومات العراق الهبليره بيقاتن ويا بشتي هيجي بين منو تداوت بهبليره فتان بله ويا بيجارج ديسا وهات نديري بله ملك العراق انه كان رئيس وزراء وسروكي عراقي وسروكي برلماني ابتا بارتي دست هاي دروست كرنا ملك هبو في جاري دست ده هبتن و کرد وقتی یک بی یعنی پشتی 2005 اول هالبجاردن پشتی وش گوهاتی بله و کردا کینگ میکرز یعنی درستگری ملك العراق یعنی حکومت آره اول دانستاندنت ما و برادرت یکتیه اف سالات شوی مدگوتی بلا برای خوب دینه صورتا مستر تو زن راستا نسبت ما زور گرنگه زور مهمه ام حکومت حریم پیگ و پیگ بینن پیش حال بجات نت عراقه
بس ورا هزرا خوب كاين ام فيغرا امو هيك على الأقل يك حلوز بين صبا انتخابات العراق يلبيشما احتمال ام ببينا ماسترين كتلة العراق ودولة هنگی دادم هزاما بحستر بي کاکشار پارتی بو مالکی امضا کرد که حکمت عم بیت بو عراق کس امزانا که انسا چککا خالی ابدا آها بو کسی یکم کس او ها تایره او کس هاد سرچاوا رز و حرمت لگیران جناب سروک دی دور و درش چونت خو بحث کردن وبتنه وبتنه بس حقیقت هشتا ام يتقناغا كده یا ثابت نیه یا گورانه ده کاکشار شیعه جدا ناف مال الشیعی جدا هاتی نه هفلیره اطاعت بله بیب علنی مالکی بو نه یا خلکی دی جهات اعلان نکریه اطاعت اتصالات تای تن بو چون جدا هبون دوزانه هر یک تعبیر خود کرد باشه همه اکنینه یعنی مالا شیعی همه وکی ایک بیر نکنه با چه اطارا تنسیقی همی تدانن اطار تنسیقی ستشت عام کد بجنه حاکمیت آمه و ام اغلبیتی نو او تشت هری که بو خود وید ناف مال بس شیعی ناف مالا شیعی ایکی تشت خویت هی بالتأکید بس بچون جدا هی طموحات جدا جیت يتهي نوف شيعات طموحها عندها هاي او سروكاتي وزيرة عراقي غربي سوداني نبيت مالكي نبيت يعني فلان نبي باشا خلكي ويا هاي آية اتفاق بين خدا كان سريكين صار آية اتفاق سريكي كي بلاين كان بس شيعة بيت زێباری وها نابینێت حکومەتی عێراق لە کاتی دیاریکراوی خۆیدا لەدایک ببێت بە تایبەت ئەگەر سەرۆک وەزیرێکی لاوازدا بنێن مەرجی پێشوەختەی ئەمریکا لەسەر لایەنە پێکهێنەرەکانی حکومەتی نوێی عێراق ئاشکرا دەکات. بجاري دي بشكل زحمة تشكيلة حكومتي؟ بر اف وزن وحجم وكتلة مظني کاکشار ویجاری چه کلفه هندی چند پیش پیکینان حکومت عراقی کن؟ يوم يعني بشتينجي برخوده تبليد خو نجازن نه تبليد خو ان شاء الله ناجازين بس ما سياسته زانا هيك مطلق نية انك تشتت مترسيدارية تيم حقيقة وحل بشان يكك الواقع بوچه انتخابات هنه كده معنى ديمقراطية چيه زانا يعني از وكو شيعة وكو مالا الشيعي ككتلة مصدرية از دست نشان كم تو دست نشان ناكم از بتصلاحيات دست نشان كم از موظفة مكتبات دست نشان كم از وناكم تو حزبك ودي چه بكيان فلان ببان اف تقييداته بحقيقة جبرسيارة امریکا چه بیجت اف حکومت اوی چا پیک بید؟ امریکا بجید هم تدخل ناكي باشا چاوده پیکینن ما سیاسته که هی برانبر به حکومتا بید یت و نشارتیش یا اعلان کرده و اف حکومتا تیویا سر بخوبید خودان سیاده خوبید سروک وزیر که دير بيت تأثيرات سلبية وكو اوت بيجن الإيراني فصائل هذا الجقدار نابد دورة سياسي يعني حكومي في حكومته بيت ببيت اره خزعلی نوکه قوت العراق قوات عليه دنجت اینا امکانیات تای وزیر تای بشک امریکا تعامل الگلوش کرد؟ کی؟ امریکا پارتی؟ امریکا نکرد پارتی دیده چند جارایی دیده اوش بشکل اطار تنسیقی هیوید هم خو غسیم نکرد پۆستی سەرۆک کوماری عێراق پێدەچێت گرەیەکی گەورەی نێو ماڵی کوردی بێت
لە دوو خۆلی ڕابردوودا پارتی و یەکەتی نەیانتوانین لە هەولێر ئەم پرسە یەک لای بکەنەوە. شەڕەکە گواسرایەوە بەغدا، لەوێ جارێک یەکەتی جارێک پارتی دەستی هەبوو لە دانانی سیاسیەکی یەکەتی. ئەم جارە چ ڕوو دەدات؟ زێباری زانیاری نوێ و نەگوتراو باز دەکات. پارتی جدیە لەسەروەرگرتنە پۆستی سەرۆککۆماری. ئەف بڕیارە بنسبەتمە وەکو پارتی یاننێک جەنابی سەرۆک. چ لاینی دی نییە. ئەم وەکی مەبدەعت بێژین ومەیا گوتە. یعنی پۆستی سەرۆککۆمارە تیڤە بۆ کورت بیت. هەیە بچوونەکە هەی سەرۆککۆمار شتێکی تەشریفاتیە و چ سەلاحیات نییە نەخێوە نیەوە. وەڵا دوێ دەستوورەی سەرۆککۆمار پارێزەری دستوریە. ئەگەر مهمە. باشە پارێزەری دستوریە، سۆبە مەحکەمە، سۆبە مەجلس نواب، سۆبە یەکێکی دیت شتێکی زدی موافقتەی دستوری بینە دەبێشتی نەخێر ئەس قەبیل ناکەم. بەس مە بکار داینە بکار نەهاتیە. ئەو کەسی وێرێ ئەو جێ پڕ نەکردە. سەلاحیاتت علاقاتت دەربەیە هەیە بەشەکەل حکومەتێ بڕیارێت حکومەتێ. ئەگەر هەر کەسێک بە دستورەی درستی و دقت بەخوێنتەوە نەخێر. ما گەلێک پێ باش بی ما محاولەکە زوریش کرد ما عرضت باشیش دانە یەکەتیێ ئەف تشتەل بەرچاوێ مە بیتە ڕاستی دی. من گولی بوو یەکەتیت بژێت مە هەناوێ حکومەتێ دەبێت مە تیفکلکی حکومەتێ نەبێتە. مە نەتگوتێ وەرم بەشدان وەرم بابام شریک بی دوێ حکومەتێ بشکلێکی شەراکەت ڕێوە بین. چ نەماڵ نەخۆب حقیقات ئەس بێ حقیقەتێ بوتە بێژەم مە پێشکەش نەکردم. ئەم مراعاتە هەمە جانبێکی کرد. بەشداریەوال، ملەفە ئەمنی، ملەفە ئابووری، یا مالی، یا خەدەماتە، یا سەرۆکاتیە باشە؟ یعنی بەس ئەو بیە بڕیارە وا بی نەشێن باتی وا پاخڵن ئەو مەسئولە نەبێت. بەس دیسا دەبێژمێ ئەو قەنەواتت مە وا نەهاتینە بڕێن ئەبەن. هەموو هەڵبژارتنێک دەکرێت بۆ ئەوەی دۆخی عێراق باشتر بکرێت. بەڵام دوای هەڵبژارتنەکان هەموو لانێک دەڵێن پشکی ئێمە چەندە و چۆنە. حکومەتی عێراق هێشتا ماویەتی لە دایک ببێت.